بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سێمانی ئامادەی و لەگەڵ میوانەکان زۆر بەڕێز کاکگەردون عوسمان بەڕێزیان چالاکوانن لە بواری هاتوچۆ قسە و باسەکەین لەسەر سیستەمی هاتوچۆ لە هەرێمی کوردستان. کاکگەردون سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتە باش، ئەم کاتەی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان باش. زۆر سوپاس. کاکگەردون پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم زام لە ئێستادا سیستەمی هاتوچۆ لە هەرێمی کوردستان چۆن دەبینی، چۆنە؟ بەڵێ ئێمە کە کاتێک باز لە سیستەمی هاتوچۆکەین بە شێوەیەکی گشتی کۆمەڵێ سەکتەر هەیە لە پێوترێ سیستەمی هاتوچۆ کەوا هەمووی بەسێتەوە بەیەکەوە. بۆ نمونە سیستەمی مۆڵەتی شۆفێریە کەوا فێرخواست چۆن بتوانێت ببێ بە خاوەنی مۆڵەتی شۆفێری باشە. بۆ نمونە ڕێگاڵبانمان هەیە، هێڵ و هێڵکاریمان هەیە، یاسای هاتوچۆمان هەیە. هەڵبەتە ئەگەر بچینە ناخی هەر کامێکیانەوە کۆمەڵێک کەم و کوڕیتیا بینی، کۆمەڵی خەلەلی گەورە ئەبینی، بۆیە هۆکارە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە قوربانی هاتوچۆ بەرزە. زۆر باشە، بەداخەوە بەڵێ بزانم ئەو شێواز و یاسایانی کە چەند ساڵەکە بوون بە یاسا لە هەرێمی کوردستانە بە تایبەت لە بواری هاتوچۆیە، لە ئێستاە لەگەڵ ئەم سیستەم و بابەتان تازانەی ئێستا یەک ئەگرێتەوە یاخود پێویستمان بە یاسا و بابەتی دیکەی نوێ هەیە لە بواری هاتوچۆیە دەربکرێن؟ بەڵێ ئەگەر باسی یاسا بکەین، ئەمە لە هەرێمی کوردستانە هاتوچۆ کار بە یاسایەکە پێوترێ یاسای 86 2004 برێمەری پێوترێ. لە زەمەنی برێمەرە ئەم یاسایە دەرچووە. ئەو یاسایە وەکو با بڵێن ئەتوانین بڵین کۆمەڵێ بە شەمادەی تایە، وەکو حاڵەتێکی ئەمەرجەنسی دانراوە لە کاتی خۆیان لە دوای پرۆسی ئازادیەوە لە عێراقا. ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە لە ڕاستیە. زۆر جار با بڵین تەناقض هەیە لە بینی ڕێبەری فێرکردنی مۆڵەتی شۆفێری و لە بینی یاساکەیە. باشە. بۆ نمونە یەکێک لە بەشەمادەکانی کە ئەتوانین وەکو نمونە باسی بکەین، باز لەوە ئەکات ئەڵێ ئۆتۆمبیلی تایبەت دەتوانرێ وەکو ئۆتۆمبیلی فریاکەوتن، ینی ئیزعاف ئەمبولانس بەکار بێنرێ. ئەمە بۆ خۆی لە خۆی ئەمە خۆی خەلەلێکە، ینی خۆی ناکرێ ئەم ئۆتۆمبیلە بەکار بێن. هەڵبەت دەبێت کۆمەڵی ڕێوشێنی در حکومەت بیکرێتە بەرەوەی کە لە هەموو گەڕەکەکانە سنتەرێکی ئەمبولانسە بێ. کۆمەڵێ بابەتی تری لەخۆ ئەگرێ بەڕاستی پێویستی بە میان گۆڕینیا هەموارکردنەوەی ئەو یاسایە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە زۆر جار لە کۆمەڵێ سیمینار و پانێڵا بەشداریمان کردووە، یاداشمان ناوەتە دەست پەرلەمانی کوردستان، چونکە لە ڕاستیاوە ئەو یاسایە هەموارکردنەوەی لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە. هەتا ئەم ساتە وەختەی ئەم بەرنامەیە تۆمارەکەین، هەتا ئەو کاتە ینی یاساکە هەموار نەکراوەتەوە و کۆمەڵێک کەم و کوڕی گەورەی هەیە. ئەمە وەکو یاساکە. باشەواتە ئێوە کارتان لەسەر ئەوە کردەوە وەکو چالاکوان، بەڵام ئەوەی کە ماوەتەوە کاری لەسەر نەکراوە. هەڵبەت ئێمە و کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵێک کەسانی شارەزا و کۆمەڵێک لە چەندەهاش سیمینار و پانێڵە بەشداریمان کردو، حتا لایەنی پەیوەندیداریش بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆشمان لەگەڵا بوو. یعنی یاداشتێکی گەورەمان پێشکەش کرد، تەنها لەسەر یاساکەشنا، هەتا لەسەر گۆڕینی مۆڵەتی شۆفێری، سیستەمی مۆڵەتی شۆفێری و بە کوردیکردنی لەبەرەوەی بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەتا وەکو فترێکی کەم لە پێش ئێستا لە هەولێرا بە سیستەمی بەشێک لە سیستەمی مۆڵەتی شۆفێری کۆری فێرخواست فێری شۆفێریەکە لە سلێمانیشە بە تەرجەمەکراوی دانیمارچیەوە. ئێستا ئێمە یەک سیستەمی هەوبەشمان نییە بەیەکەوە لە هەرێم هەفتەیەک لەمەوە بەردەبان ئێستا ئەوەی کە ڕاگەنراوە لە ناو وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ گوایە عەلە لەساس ڕێکخراوەتەوە، بەڵام کاچیتە ناوەڕۆژی ئەمەشەوە ئەمیش هەر بۆ خۆی هەر تقریبەن وڵاتیشی بیانی وەکو کۆمەڵێ بابەتی لە وڵاتی ئەڵمانیا و کۆمەڵێ لە وڵاتەکانی ئەسکەندەنافێتێک واتە ئەو سیستەمە نوێش هەر بابەتی تەرجەمەکراوە. لە ڕاستی ئەمە کە باسیەوەکەن، یانی ئێمە ڕاستە بیسکەکەی یا با بڵین شتەستاندەرەکان لە هاتوچۆیەکێکە، بەڵام هەر وڵاتی بۆ خۆی سیستەمی مۆڵەتی شۆفێریەکی هەیە تایبەت بە خۆیەتی. بۆ نمونە من نمونەیە بۆ جەنابە بێنەوە لە هۆڵەندا بۆ پێوەرەی کە پاسکیل سواز زۆرە، زیاتر سیستەمی مۆڵەتی شۆفێری لە هۆڵەندا تەرکیز یان جەختی کردوتە سەر چی؟ سەر مافەکانی پاسکی سوار و چۆنچۆنی لەگەڵ یا مانۆڕەکەیت و با بڵین ئەو یاسانی کە ئەبێ بیزانیت. بەڵام لە وڵاتی ئەڵمانیا کە ئەو کەسانی ئەو وڵاتیان بینی بێ، ینی بەس لەوانەیە بە ژماری تابلۆ ئۆتۆمبیلەکان بزانی
ئەچیتە وڵاتێکی ترەوە ئەوە لە ناو تێکەڵ یەکن ئەوان تەجیزیان لەسەر کۆمەڵشتی تر کردووە و لەسەر خێرایی ڕێگاوانەکان بۆ پیوەرەی لە ئەڵمانیایە بەرزترین تاکە وڵاتە لە جیهانە کە بەرزترین خێرایی لەوێ تۆمارەکرێ بەرزترین خێرایی ئەنلیمیت یعنی بێسنوور لە ئەڵمانیا. بەڵێ بزانم کاگەردون ئێمە ناتوانین وەکو هەرێمی کوردستان بۆ نمونە بە پاڵپەشتی ئێوە وەکو چالاکوانی بواری هاتووشە و بۆ نمونە بەو کەسانەی کە خەمخۆری ئەم بوارن بۆ نمونە یاسایەک یاخود سیستەمێکی تایبەت بە هاتووشێ خۆمان هەبێت. بەڵێ ئەوە کاتی خۆی یانی ئێمە کە نەقدمانە گرت و کە لە بەرنامەکان و حتا لە گفتوگۆش لەگەڵ وەزارەیان و ئێدە خۆتان بیکەن باشە ئێمە ناکرێ ئەمە ینی کاتێکە هەمیشە لە جیهانە کە تۆ دیوارێکی خوارە ڕوخێنی نابێ خواردە دروستکەیتەوە بە بۆچوونی من ئەگەر من بۆ خۆشم هەڵسم ئەم کارە بکەم لەوەی ئێستا باشترێکم بەڵام ئەمە هێشتا خراپە بۆ لەبەرەوەی کە ئێمە کاتێکە سیستەمی مۆڵەتی شۆفێری بمانەوێ بە کوردی بکەین بۆ نمونە ئێمە مامۆستایەکی زانکۆمان پێویستە لە زمانەوانی کوردیە یعنی بۆ نمونە فێری ئەومان بکە یان با بڵین وشەکان ئەو داڕێژێتەوە نەک من کە من لەو بوارەیە نەیزانم ئەمە وەڕاستیە بۆ نمونە بینین لە سیستەمی مۆڵەتی دانیمانچەکاڵی پابندبوونی ڕەها پابندبوونی ڕەها هەر کوردی نیە ئەسڵن پابند ئەگەر ئێمە باز لەو هێمایە بکە و هێمایە بە ئینگلیزی پێوترێ گیڤۆی بە عەرەبی پێوترێ لە ئیمارات پێوترێ فەسح المەجال لە سعودیە پێوترێ ئفسح المەجال بە کوردیش پێوترێ ڕێگە بدە ئەم پابندبوونی ڕەهایە لە چیەوە هاتووە ئەمە لەوەوە هاتووەکەوە ئەو کەسێک کە داینەوە لە بواری کوردیا ئەکادیمی نییە لە زمانی کوردیا ئەکادیمی نییە ئەمە بۆ زمان بۆ نمونە تۆ وێنەی ئەبێ هەموو با بڵێن پرسیارەکان وێنەی لەگەڵا بێ ئەبێ کەسێکی فۆتۆگراف کە پرۆفیشیناڵ بێ لەو بارەیە چونکە ئەمازانین ئەمڕۆ وێنەکان زۆر جارخوان قساکەن زۆر ڕاستە ئەبێ کەسێکی پرۆفیشیناڵ وێنەکە بگرێت نەک من باشە من وەکو چالاکەوانەیە وەکو کەسێک لە یاسام تەواو کرد و تام لەباری یاساکەیان بەشدار بم کەسێکی تر لە هێڵ و هێماکارە یعنی ئەبێ بە دەسەجەمە ئەم کارە بکرێ نابێ کەس بیکە ئەبێ بە دەسەجەمە بکرێ بۆ لەبەر خاتیەوەی کە شتێکی پرۆفیشیناڵ و شتێکی کوالیتیشی بەرز دەربچێ ئەمە یەکێک هەڵسێ بەم ئیشە و ئەم کارە بکە ئەمە لە کۆتای ڕۆژە هەر خراپ دەرەچێت و خاستەن ئەگەر تەرجەمەش بێ ئەمە لە سیستەمی خوێنیشە ئەو تەجروبەیەمان هەیە لە ڕاستیە ینی لە سیستەمی خوێنیشە خوێنی سویدیۆوانە هاتە ناوەڕێمی کوردستانەوە شەر فاشیل دەرچوو لەبەرەوە باشترین چارەسەرەوەی تۆ سیستەمی مۆڵەتی شۆفێری بە کوردی بکەیت لەگەڵ کەش و هەوای کوردستانە بگونجێ لەگەڵ ڕێگاوانەکانمانە لەگەڵ هۆشیاری تاکا بگونجێ ینی تاکی کوردیە تاکی کوردیەک جیاواز بی دەکاتەوە لە تاکی خەڵک گلەی هەیە لە مۆڵەتە نوێیە کاگەردون بزانم گلەیەکانی خەڵک چێ لەسەر ئەم بابەتە ئەو وێنانەی کە بۆ نمونە زۆربەی زۆری وێنەکانی دەروی وڵات هێماکان بۆ نمونە ئەو هێمانەی کە دانراوە کە بیناسی وڵاتی سویدە باگراونەکەی زەردە ئەو باگراونە زەردە لە وڵاتیشی وەکو سویدا بەکارێ بۆ لەبەری بەفر زۆرە بۆی دەستکەوێت ئێمە لە هەرێمی کوردستان ئەو هێمایە نابینین ئەی فێرخواز چۆن ئیسفادەی لێ بکە کەواتە ئێمە لێرەیە پێ دەڵم یعنی ئێمە بۆچی ئەبێ سیستەمی مۆڵەتی شۆفێری بە کوردی بکەین لەبەروی لەگەڵ تاکی کوردیا بگونجێ لەگەڵ کەش و هەوای وڵاتەکەمانە لەگەڵ ڕێگاوبانەکەمانە ینی ئێمە کەش و هەوای ئێمە لەگەڵ دانیمارک و سوید و کۆریاوامانە زۆر جیاوازە بیرکردنەوەی و هۆشیاری تاکی ئێمە لەگەڵ تاکیشی ئەوروپیا جیاوازە من ڕاستیە ئەتوانێت وەکو زانیاریەک مەسەلەن وەر بگرێ بەڵام نەک ئەوەی کە یعنی ئەمە بنەماکان بەیسکەکەیمان ڕاستە مەسەلەن بەیسکەکەی هەموو وڵاتێک یەشێکە بەڵام ئەوەی کە تەرکیزی لەگەڵەکەی لەسەرەکەی لە دوای ئەوە ئەبێ پێی وڵاتەکەی خۆ بیگونجێنی بەدڵنیاییەوە ئەمەیە ینی تۆ هێمایەکدانی هێماکە با کوردی بێ یعنی بۆچی بۆ زمانێکی تر بێ یا بۆ نمونە ئێمە لە هەتا ئێستا شەمەندە فەرمان نییە ینی شەمەندە ڕەفەر لە هەرێمی کوردستانە نییە ناپێونە تەرکیز کرێتە سەرەوە تەرکیز کرێتە سەر گۆڕەپانێ باشترە شوێنێک کە ڕووداوی هاتوچۆی تیا بێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە هەر جێگەیەکی تر بێ ئەمە بکرێ بە پرسیار بۆی خەڵک واعی بێتەوە لەو جێگایەکەوە ئەمە هەڵەیە ینی ئامار وەرگیرێ بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ توانن ئەوان هاوکار بن بۆ وەرگرتنی ئامار لیان بزان بۆ نمونە کێشە و گرفتەکان لەکوایە ینی ئەمەیە بە شێوەیەکی گشتی وەکوتم ئەبێت مۆڵەتی شۆفێری بە کوردی بکرێ اینجا لەلایەکی ترەوە باسی هێما و هێڵکاری یانی ئەمە لە کۆڵانەکانە هێڵێ و هێڵکاریمان نیە ئێمەمان نییە یعنی ئەمە لە کۆڵانەکانی هەرێمی کوردستانانیمانە بەس لە شەرقامەڕێی سەرشەکانە هێماکانمان وەکو پێویست نییە خاستان لە شاری سلێمانیە یعنی بۆ نمونە هێمامان هەبووە ینی زۆر جا من کارم لەسەری کردو یاداشتم ماوە بە بەڕێوەبەرایەتی جوجۆ سلێمانی ئەوان جەنجارێک باشیان کردو ینی شوێنەکەی هەڵەبووە
یعنی شوێنەکەی هەڵە بووە لە شوێنێکی هەڵەیەدایانناوە خۆتە زانی کە بۆ کوڕێکی زۆر زۆر هەیە لە هێماوی هەڵکاری چونکە ئەو بیر نەچێ ینی ئەمە فێرکردن یان شۆفێریکردن ئەگەر بۆ نمونە من شۆفێری نەزانم جەناب بتێ فێری شۆفێری بکەیت بە نیو خولەک ئەو یا بە کاتژمێر دەتوانیت فێری شۆفێری بکەیت چۆن توانم ئۆتۆمبیلەکە بجوڵێنم بەڵام ئەوی گرنگە هەمیشە شۆفێر پرسیارەکە چیە وەڵامیاتەوە لەسەر شەقام و ڕێگاڵبانەکان هێما و هێڵکاری جوابی وەڵامیاتەوە هێما و هێڵکاری زۆر زۆر گرنگە بۆ کاتی شۆفێریکردن لەبەر ئەوەی کە هەمیشە وەڵامی پرسیارەکان ئێمە لە هێما و هێڵکاری ناو شەقام و ڕێگاڵبانەکانەوە زۆر باشە بزانم بە بڕای بەڕێستان لە ئێستاە تا چەند شۆفێران پابندن بە ڕێنماییەکانی هاتوچۆ بۆ بابەتانی کە باست کرد بڵێ وی لە ڕاستی ئەتوانم بڵم ینی چەند خۆناغێک چووینەتە پێشەوە بەڵام بە پێی پێویست نییە ینی ئەمە ئەوش پەیوەندی بە هۆشیاری هاتوچۆیە لە ڕاستیە ئێمە پامەند نەبوونی شۆفێران بە یاسا و ڕێساکانی هاتوچۆوە کەواتە کەم تەرخەمیە یان کەم هۆشیاریە بە ئینساحب تاغیر لەبەر ئەوەی بەداخەوە ینی لە هەرێمی کوردستانە ئەمە لێرە و لەوێ چەند بەرنامەیەکی هاتوچۆمان هەیە ینی بەدەست خۆشیە بۆ هاوڕێیانی کە بەرنامی هاتوچۆ پێشکەشەکەن بەڵام بۆ چوونی من هێشتا نەگەیشتۆتەوە ئاستی کە بوێ بەم چاوی یا سەرچاوەیەک بۆ تێرکردن و یان با بڵێن دەوڵەمەندکردنی هاوڵاتیان لە بواری هاتوچۆیە لە هۆشیاری هاتوچۆیە لەوەی ئەم بەرنامەی جەنابەت باش بێیانی ئەمە لەوانەیە بەڵام ئەم بەرنامەی تەلەڤیزیۆنەکەی جەنابەت لەوانەیە لە 6 مانگ جارە بەرنامەی لەسەر هاتوچۆ زۆر ڕاستە بەڵێ ئەبێ پێویستە ئەمە هەموو کەناڵەکانمان بەرنامی هاتوچۆ هەبێ پێویستە لە سۆشیال میدیا بۆ لە بری ئەوی کە خۆمان بە کۆمەڵێ بابەتەوە کە هیچ گرنگێکی نییە بۆ ژیانمان بایەخی بین بایەخی بە هۆشیاری هاتوچۆ بین ینی لەو ڕۆوە ئێمە هۆشیارەکەمان زۆر زۆر کز و خراپە ئەوەیە هۆکاری ئەوەی کە شۆفێران پابند نابن یان پابند نین بە یاسا و ڕێساکانی هاتوچۆ و لە کۆتای ڕووداوی هاتوچۆ قوربانی هاتوچۆ لێ دەکرێتەوە زانم لە ئێستا لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندنە هەر لە قۆناغی مثلا ڕەوزە و حەزانە و ئەوانەشە تا قۆناغەکانی دواتر بەسپاسەوە کۆمەڵێک لە ئەو کەسانی کە لە هاتوچۆیە کارەکەن و لە بوارەکەیە ئیش ئەکەن کۆمەڵی سیمینار ئەکەن کۆمەڵی زانیاری ئێن بۆ قوتابیان ئەمە تا چەند گرنگە هەستەکەم کاردانەوەیکی زۆر باشیە بێت چونکە من خۆم لە ناو خێزانەکەی خۆمان بینیومە بۆ نمونە ترافیکەکان کە مناڵ ئەزانێت بۆ نمونە کاتی ئەوەنیا نیشانەکان ئەڵێ ئەمە ستۆپە بۆ نمونە ئەمە بڕۆ ینی هەستەکەی ئەمە کاریگەری باشی هەبێ هەم بۆ هۆشیاری تاک هەر لە مناڵیەوە بێگومان ئێمە هەموو کارێکی باش شوێنی دەستخۆشی و شوێنی کارێکی باشە بێگومان شوێنی دەستخۆشیە و کارێکی باشە کە جارجار ئەو بابەتاکەم بەڵام وەکووت ئەمە کیفایەت نییە ینی ناگرێ من لە ساڵێکە ماسەڵەن جاری وایە بە بۆنەی موچە و بە بۆنەی کەم داوامکردنیشەوە ئەبێ بکرێ بە منهەجێک ینی بە ڕاستی کە بخوێن لێ منیش لەگەڵ ئەویان زۆر ڕاستە وەکو خولێک بێ ینی ڕاستە لەوانەیە خولێک یەکێ لە ئەندامی خێزانەکەی جەنابەت بەر ئەو خولەکەوت بێ بەڵام لاوانەیە دراوسەکەت بەر ئەوە نەکرێ کەواتە ئەگەر تۆ پێ گشتگیری کەیت ئەبێ بیکەی بە منهەجێک ئەم بابەتە کە کردە بە منهەجێک ئەو کاتە سوودیە بێ بۆ هەموو تاکێک قسەمەوە نییە ئەو کاری کە کراوە کاریشی خراپە بە عکسە و کارێکی چاکە و شوێنی دەستخۆشیە بەڵام بە بۆچوونی من لە سەرەتایی و لە حتا لە ڕەوزە و لە ئەو شوێنانی کە جەنابەت باست کرد ئەگەر بکرێ بە منهەجێ بۆ نەخوێڕێ بۆ نایانی ئەو کاتەکە هەفتەی وانەیەکیش بێستەکەم هەفتەی وانەیەکیش بۆ نایانی ئەمانە هەمووی ساڵ بە ساڵ ئەتوانن زانیاری وەرگرن کاتێکە بن بە 18 ساڵ و مۆڵەتی شۆفێری دەرەکەن ینی باگراونێکی باشیانە بێ زۆر ڕاستە لەو کاتەیە هەم بۆ کاتی ژیانی خۆشیان پێش هەژدەیش ئەتوانن ینی لە یاسا و ڕێساکان تێگەن ئەزانن چۆن مامەڵەکەن وەکو پیادە جار وایە پیادە هۆکارە بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ زۆر ڕاستە بزانم لە ئێستا بەداخەوە ساڵ بە ساڵ سێرەکەین ڕووداوەکانی هاتوچۆ و لە زیادبووندایەوە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ و ئەو کەسانی کە زیانیان بەرئەکەوێت لە زۆر بوونایە بەداخەوە بزانم لە ئاستێکی ئێمە لە ئاستێکی ستانداردای ناخۆ لە ئاستێک وەستاوین بۆ ئەو ڕووداوانە چونکە ساڵانە ئێمە بۆ نمونە ئامار ئەبینین بە خۆشحاڵی و زۆر کاتەڵەن کە ئەم ساڵ ئامارەکە بۆ نمونە کەمترە بەڵام ساڵێکی دیکە سێرەکی ئامارەکە زیاتر بووە ئێمە لە ئاستێکی ستانداردای ناخۆ لە ئێمە و ئاستەمان بەرزە
بەداخەوە من لەمێ زانیاریە بمە بەڕێزت یعنی بۆ بەڕێست و بەبینەران ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە ئاماری قوربانی هاتوچۆ کاڵین قوربانی هاتوچۆ هەڵبەت مەبەستمان لە مردن نییە تەنها ئەو کەسانەشە کە برینارە بن پەککەوتا بن بە 5 ساڵ بەقەدەر هەڵەبجێمە قوربانی هاتوچۆمانێ یعنی بە 5 ساڵ بەقەدەر قوربانی هەڵەبجە ئێمە قوربانیمان هەبێت لە کوێستان دەرایەمە زۆر بەڕاستی لەبەرەوە نەخێر ئامارەکان ترسناکە لە ڕاستیە زەنگێکی زۆر مەترسیدارە ئامارەکان کەوا لە هەرێمی کوردستانە ئەو ڕێژەیە ئەو ڕێژە زۆرە هەیە لە ڕووداوی هاتوچۆ بەداخەوەیانی پێویستە حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ بە تایبەتی کاری ئەوانە یعنی ئەبێت ئەمان ژوورێکی عملیاتیان هەبێ یان ژوورێکیان لێکۆڵینەوەیان هەبێت لێ بکۆڵنەوە هۆکاری قوربانیەکان چییە یعنی ئێستا بەرنامەی کە ئێمە باسمان کرد ئەمانی کە باسمان کرد ئەمانە خۆی بۆ خۆیان هەمویان هۆکارێکن بۆ دروستبوونی قوربانی هاتوچۆ ئەبێ ئەم ژوورە هەبێت لە بەڕێوەبەرایەتی لە وەزارەتی ناوخۆ بێ کەوا لێ کۆڵینەوە بکە ئاماری قوربانیەکان چییە تەشخیصی نەخۆشیەکە بکە بۆی توانێت چارەسەری بکە بەتەکید بەڵام ئێمە ئەگەر هەر چاوەڕێ بکەین خۆی باش بێ باش نابێ ئێمە بە 5 ساڵ قوربانی هاتوچۆمان هەبێ بەقەدەر هەڵەبجە زۆر ترسناکە و زۆر مەترسیدارە زۆرە بەتاکید بەدڵنیایە بزانم لە ئێستا کامێرەی تیژڕەوی دانراوە لە شاری سلێمانی و لەسەر شەقامەکان تا چەند هۆکار بۆ کەمکردنەوەی کارە سات و بۆ نمونە قوربانی و ڕوودا و هۆکار بۆ ئەمە هەڵبەت من باس لە باسە بابەتە دارایەکە ناکەم یعنی ئەوە پەیوەندی بە بنۆنیە لی نازانم واری من نییە بۆی بینەران قسەکەی من لای بینەران نەچێتە بوارێکی ترەوە پارەکەی بۆ کۆمپانیایە بۆ هەر کەسێکە بۆ حکوومەتە ئەوە سەرف ناکرێتەوە بۆ هاتوچۆ خۆی پێویستە پارەکەی سەرف کرێتەوە ئەما ئەوەی کە بێ من قسەی لەسەرکەم گرنگە بڵێ کامێرەی تیژڕەوی هۆکارێکی باشە بۆ کەمکردنەوەی قوربانی هاتوچۆ یعنی هەموو سزایەک کە تۆ سزا بێت بۆ شۆفێری سەرکێشی کار بڵێ هاوکارێکی باشە بۆ کەمکردنەوەی قوربانی هاتوچۆ طبعا هاوڵاتیانیش مافی خۆیانە بڵێن ئۆکەی ئەگەر تۆ من سەرپێچیم بۆ تۆمارەکەی باشە پارەکەی بۆچی سەرف ناکرێتەوە لە پێناوی خزمەتی هاتوچۆیە یعنی لێمە لە هەرێمی کوردستانە پارەی ژینگاین پارەی ڕێگاوبانین پارەی کامێرادرێ یعنی هیچ کەس نازانێ یعنی پارەکە بۆ شۆڕوا لە ڕاستیە مەفروزە پێویستە خزمەتی هاتوچۆی پێ بکرێتەوە وەکو لایەنەوەی کە قوربانی کەم کاتەوە بەڵێ هەموو کامێرەکان قوربانی هاتوچۆ کەمەکەنەوە لەبەروی شۆفێر ئەترسێت سەرکێشی ناکات کۆت بیر نەچێ یەکێ لە سەرچاوی سەرشیەکانی دروستبوونی قوربانی هاتوچۆ خێراییە یە خێراییش بە کامێری چاودێری خێرایی کۆنتڕۆڵەکرێت زۆر ڕاستە بزانم لە ئێستا دروستبوونی ڕێگاوبانی نوێ و شەقام و پرد و زۆرێک بابەت لە ئێستا لە شاری سلێمانی دروست دەکرێتە ئەمانە تا چەند هۆکارێکی باشن بۆ نمونە شەقامەکان گەورەتر ئەکرێن ڕێگەی باشتر بۆ نمونەگەر بچی بۆ شوێنێک چەند ڕێگەیەک ئەچێتەوە سەر ئەو شوێنە ئەمە تا چەند گرنگە کارێکی باشە کەوا داواکەن لە بەڵێندەرەکان بۆ نمونە ئەبێت بەرزە پردێک دروست بکەن بەڵام ئەو جێگانەی کە تیا دروست دەکەن ئەو جێگانەی تیا دروست دەکەن شوێن و جێگەی زۆر زەرورتر هەیە بۆی دروستکەن یعنی ئەم هەموو بەرزە پردە دروست کرا لە ناو شاری سلێمانیە باشە ئەمە کارێکی باشە ئەی بۆ بەرزە پردێک کە لە هەموو جێگەی زەرورترە لە مەولەویەوە بۆرە و پاڵاس بۆ دروستی ناکەن یعنی ئەوە لە هەموو جێگەی زەرورترە بۆچی ینی بۆ نمونە من نامێ ناوی بەرم چونکە هەڵبەت پردەکان ئێستا دیاتۆ بە ناوی کۆمپانیا و بە ناوی کەسەکانەوە ڕێگەمان هەیە جێگەمان هەیە باڵێن شەقامان هەیە بەرزەپردی تیا دروست کراوە هیچ سوودێکی نیە خۆی ڕاگەیەک و جادەیەکی فراوان و پان و ئەڕوا هیچ کێشەیەکیشی نیە بۆچی باشە لێرا دروست نەکرا خۆ تۆ سەرفەکەی پێ و پارەکە سەرفەکرێت بەڵام بیگەنە لای چۆوە بينا لاي شقامي مولوي ولا برامبر يعني مولوي بو خلاص دروسيكا اما كبرز بردك دروسك بوي كلا نزيق بلا بروجكي خويا اما خلابه ونسبه رقاباني شو كنت براسي من او رقاني كيمين بزاو دروسكريا ويش زوري ما ولا راسيا ولا خوار رقي تازه الاسلامانيه بداخل دروز ناكري باش كاگردون خود وكو چالاکوانێکی بواری هاتوچۆ پێت باشە بۆ نمونە لە شاری سلێمانیە
بەرزەپرد بێجگەلەوەی لە شەقامی مەولەوی کە باست کرد دروست بکرێ لە چ شوێنێکی تر وەکو ماستەر پلان بۆ نمونە یاخود پێشنیارتان کرد بێ مثلا لەکوێ زەڕورە دروست بکرێت لەکوێ زەڕور نییە دروست بکرێ یان بۆچی زەڕورە لەو شوێنانە دروست بکرێت وردە ئێمە ینی سوپاس بخۆش سلێمانی زۆر وردە ساڵانە سیرەکەی هەنێک شوێن هەیە تر لە پڕابێ بەگەڕێکە ینی وردە زۆر گەورابێ هەڵبەت کە باس لەوە ئەەکەین کەوا لە کووادا بڕیا پێشنیار کرێت کۆمەڵی سێرچی بۆ بکە بێ کۆمەڵێ لێکۆڵینەوەی لەسەرکەی بزانی لۆ و قەڕەواڵی لە کوێ ئایا هۆکارەکەی چیە بێت هەڵبەت من یەکەم جارەوە باسی کەم هەم بەرزەپردەی کە لە باخی بەختیاری هەم ئەوەی فاروقەوە پێشنیاری من بوو لە ڕاستیە کە پێشکەشم کرد بە بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی کاتی خۆی ئەوانیش دایان بە شارەوانی و ئەوانش کردیان بە ناوی خۆیانە و دروستیان کرد دەستیان خۆش بێت چێ بەڵام ئەوەی کە ئێستا بن با بڵین لە مێشکمان باسی بکەم کە زۆر زەرورە شەقامی مەولەویە بۆ پاڵاز بۆ ئەو بەرەو بۆ شەقامی سالم با بڵێن باشە ئەمە زۆر زەرورە ئەگەر حکومەت بێ کار لەسەر شوێنی تر بکە ئەبێ لیژنەی بۆ دروست کات یعنی ئەبێ لیژنەیە دروست بێ ئەوە نەبێ ینی بە مەزاجی مقاولەکە بێ یان بەڵێندەرەکە بێ ئەبێ نزیک بێ لە پرۆژەکەی ئەوە یعنی ئەمە شوێنمان زۆرە لەو دوو قەرەباڵغیتیایە بەڵام پێویستە لێیا چارەسەرکرێت نەک لە ڕێگا و شەقامێکە کە ڕاستە و هیچ کێشەیەکی نییە. زۆر باشە بزانم پێشنیارتان چیە بۆ داهاتوو چی بکرێت لە بواری هاتوو چۆیان زۆر گرنگە بێچکە لە ڕێگاوبان و بۆ نمونە بەرزەپرد چی بکرێت چ شتێک زیاتر وا بکا کە ئێمە هۆشیاریمان زیاتر بە هاتوو چۆ هەبێت ئەمەگەر باز لە هۆشیاری هاتوو چۆ بکەین تەواان ئەبێت باز لە ڕاگەیان دەکەین ئەبێت بە شێوەیەکی گشتی سەرجەم ڕاگەیانەکان زیاتر بایەخی بە بواری هاتوچۆ بن من پێشنیارەکەم بۆ سەرجەم ڕاگەیانەکان هەرێکی بابەرنامێکی هاتوچۆی هەبێ خۆمەرج نییە ینی ئەم بەرنامەیە سەر بە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بێ ینی ئەمە لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتەکانی جیهانە کەسێکی وەکو جەناب بەرنامەکە پێشکەشەکە ینی ئاساییە شە مەرج نییە هەرێت ئەفسەرێ بێ لە هاتوچۆ دەڕاستیە وەکو ڕاگەیانەکان ئەبێت زیاتر جەختی بکەنەوە لە سەرباری هاتوچۆ وەکو ڕاگەیانەکانی ناو بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ زیاتر ئەوانیش هۆشیاری بڵاو بکەنەوە لە ڕێگەی بەرنامەکانیانەوە لە ڕێی سۆشیال میدیاوە حکومەتی هەرێم خۆی بۆ خۆی سۆشیال میدیای هەیە بەشی ڕاگەیاندنی هەیە زیاتر جەخت لە هۆشیاری هاتوچۆ بکاتەوە بۆ ئەوی بتوانین هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ شۆفێرانیش بە شێوەیەکی تایبەتی زیاتر هۆشیار بکەین. زۆر باشە زۆر سپاس کاگەردون سپاس ئەمڕۆ میوان بۆی لای ئێمە سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانە لەسەر ئەو بابەتە پێشکەشی ئەمەد کرد دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز کاگەردون عوسمان کە بەڕێزیان چالاک بوون لە بواری هاتوچۆ ئەمڕۆ لە لای ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر سیستەمی هاتوچۆی هەرێمی کوردستان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن هیوادارم هەمووتان ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ بێت.